بڕوات هەبێت چەندین جار کتێبم بۆ کڕیوە سەبارەت بە پەروەردەکردنی مناڵەکان چەند جار لەگەڵ خۆمادام نیشانەوە بۆ ئەوەی سێری ئەو بەرنامانە بکە کە باز لە پەروەردەکردنی مناڵەکانە بکە بەڵام هیچ سوودێکیان نەبووە ڕۆژ لە دوای ڕۆژ ئەم ژنەی من تەعاملی لەگەڵ مناڵەکانە خراپترە بێ تند و تیژە بێ ئەیان ترسێنێ لێیان ئەیە یعنی هیچ سوودێکی نەوە هیچ شتێک لەگەڵ ئەم ژنەیە سوودی نییە بۆی لەگەڵ ئەو مناڵانەیە یەک تۆز نەرم بێت یعنی تۆستەکەی کتێبی بۆ کڕی تو سەد چاو ئەڵی سەیرە و بەرنمەیەکە ینی گەشتویتەوە قەناعەتەکە نازانێ پەروەردەی مناڵکە کاک دکتۆر یعنی هیچیان سوودی نەبووە منیش وەکو بەڕێزەڵی ڕێگەشتمەتەوە قەناعەتی کە ناتوانێت پەروەردەی مناڵەکانم بکە لەبەرەوەی ئەگەر هیچ شتێک سوودی نەبێت نە بە قسەکردن نە بە کتێب نە بە سیرکردنی بەرنامە نەکە خەڵق قسەی بۆ بکە هیچ شتێک سوودی نییە لەگەڵ باشەکنێر خان ئینسان ینی گەشتە و تەمەنی جەنابەت و مناڵی بوو ئەکید تۆ ئەگەر بتەوێ شۆفێری بکەی سیارە بکەڕی نابێ سایقی بزانی خۆ فێری سایقی کەی بەنیە بەسە بۆچی مەسەلەن هەتا ئێستا نەوتوانیوە شێوازێکی دروست بدۆزیتەوە مناڵەکانتی پێپەرەوە دەکەیت تا هاوسەرەکە و ئاوە بێزار بێت و بڵێ نازانێ مناڵ پەروەردە بکەم ئەو کتێبانەوە خوێنەوە سوودی هەبوو بەڵێن زۆر سپاس بۆم دەرفەتم کاکتۆرگا من هەر چۆنێکە مناڵانی ئەم پەروەردە بکەم ئەم هەر ناڕازیە بۆی ئەوە یە دوکتانە ئەم خۆشی نازانێ ینی چیەوێ بۆ مناڵێ مەهێڵە مناڵەکان ڕفتاری خراپ بکەن کاتێک مناڵەکان شەڕەکەم و شەڕەکەن من لیان تووڕابم ئەو یەکسەرڵێت بۆ لیان تووڕابی پەروەردەی مناڵ چۆن ئاوا ئەبێ چۆن ئاوا ئەکرێتەوە کەسێتی مناڵەکان تێک ئەدەی وە کاتێکش بێدەنگە بە مقسەن هەکەم ئەڵێوە نایم بینی بۆچی واکەن بۆ لیان تووڕە نابی ئیتر من نازانم ینی چی بکەم لەم حاڵەتە باشەکەکیدا دەڵێ لیان تووڕەبم و نەسیحەتیانەکەم پێ و ناخۆشە قسە ناکەم هەر پێ و ناڵی چی بکات بەهۆرکە کاکتۆر ئەسان کێشەکە چی کێشەکە ئەوەیە کە ئەم ژنە حەلی وەسەتی نییە یان لێیان ئەیات و ئەیان ترسێنێت هەند و تیژیان بەرامبەرەکات یان ئیهمالیانەکات و کەم تەرخەمە لەگەڵیانە و قسەیان لەگەڵانەکە یعنی خۆشە لە من باشترە زانی کە ئەو دوو مامەڵەیە هەردووکیان هەڵن چەند جار پێم وتەوە بەڵام هیچ سوودێکی نەبووە ینی جار بەجار کێشەکەمان گەورەتر بووە چه مناڵەکانە ترسێنێ بە شەو لەبان بە دکتۆر بە پۆلیس ئەو هەژدی هەیە ئەو خوا نازانم چی یعنی یەک دنیا شتی پرۆپوج ئەهێنێتەوە ئەم مناڵانی پێ ترسێنێ ئەو مناڵانە ینی هەر ژیانیان نەماوە بەڕاستی و ئەمیش نایڵێ لیان بم ئەی من چی بکەم تعنی ئەمانی ئەمەش چونکە نەنک و باپیریان نازی زۆریان داوە پێی ئەوە شەڕانین تەنها بۆ ترسانە نەبێت باش نابن بە هیچ شێوەیە و ترزیش من هەستەکەم ترس زۆر لایەنەوە سوود بەخشە و پێویستە دەبێت ناو بترسێت چونکە نەترسان شتێکی باش نییە من بۆیە واکەم بۆی کە ئەم مناڵانە لە داهاتوە و ئێستش هە پشت بە خۆیان بەستن